چاکردنی ژینگە بۆردی ڕێکخراوە ژینگەیەکانی سلێمانی هەڵەبجە فەرمانگەی ژینگەی هەڵەبجە ڕێکخراوێندە بۆ پاراستنی ژینگە هەستاین بەکردنەوەی ئەم پێشەنگایە کە پێشەنگاکە لەژێر مەترسیەکانی ئاوایە پێشەنگایەکی نێودەوڵەتیە نزیکەی 120 تابلۆیە 111 هونەرمەندی جیهانی کاری تیا کردووە. ئەم پێشەنگایە تعبیر لە مەترسیەکانی ئاوەکە لەسەر ئاستی جیهان هەر هونەرمەندێک بە شێوەی تعبیری یاخود گرفتی وڵاتەکەی خۆی وێنەکەی کێشاوە. نمایشکردنەکەشی لێرە ئەمڕۆ بەو پێی ئەم پێشەنگایە پێشەنگایەکی کشتتوکاڵیە و کشتتوکاڵیش ئەگەر بمانەوێت لە وڵاتی خۆمانە سەرکەوتوو بین هۆکارێکی سەرەکی دەبێ ئاومان هەبێ بۆیە مەترسیەکانی ئەو لارێمی کوردستانیشە بەداخەوە ساڵانە ڕوو لە زیادبوونەوە کارێکی ئێمە کردومانە تەنها کارێکی وشیاریە بۆی لایەنی کەم کۆمەڵی هاوڵاتی و بەرپرسان بیبینن کە لە داهاتووە نەک لە هەرێمی کوردستان لەسەر ئاستی جیهان مەترسی ئەو بەم شێوای بێت کە تعبیر کراوە. وڵا فەڕەنسای تایە، ئەرجەنتینی تایە، ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای تایە، وڵاتانی خەلیجی تایە، هەرێمی کوردستان چەند تابلۆیەک کە لە دەرەوە کێشراوە بەڵام بڵێن هەر هونەرمەندی کوردین لێرە نمایشمان کردووە دواتر کە جەنابتان بڵێن وێنەی تابلۆکان بگرن دەرەکەوێت کە چەند وڵاتی تایەوە بەداخەوە ئێمە لەبەر نەبوونی ئیمکانێتێکی باش نەماتوانی هەر 120 تابلۆکە نمایشکەین نزیکەی 50 دانەمان نمایش کردو.